هەڵبەتە ئەوەی لە بەسەر کەمپی مەخمور بەڕێوە ئەچێت بڕیارێکی سیاسی تاسەر ئێسقان سیاسیەوە بڕیارێکی نادیموکراتی و نەئەخلاقیە کە لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانەوە لە کەمپی مەخمور بەرامبەر بە هەزاران پەنابەر بەڕێوە ئەچێ چونکە هەمومان نەزانین ئەگەرچی لە چوارچێوەی بیانووی سیناریۆیەکی داڕێژراوە ئەو بڕیارە دراوە بەڵام هەمومان نەزانین کە ئەو خەڵکەی لە کەمپی مەخمور ئەژی خەڵکێکی سڤیلەوە مناڵەوە خوێندکارەوە ژنەوە نەخۆشی تێدایە پەکەوتەی تێدایە لەبەرەوە قوربانێکی زۆر هەیەەوە کۆمەڵی خەڵکی بێتاوان لەم نێوەندەیە پێش بە ئیش و کار و کەسابەت و ژیان و خوێندن و هەموو ئەو پێویستیانەی کە ڕۆژانە هەر ئینسانێکی کەمپی مەخمور هەیەی پێشی پێگیراوە هەڵبەتە ئەمە ینی ئەتوانم بڵێم خەڵکی باشووری کوردستان یان بە تایبەتی تر پارتە سیاسیەکان و پەرلەمانتارەکان وەکو پێویست ڕۆڵی خۆیان نەگەڕاوە بەرامبەر بەوەی کە هەڵوێستێکیان هەبێت چونکە ئەوەی لەسەر کەمپی مەخمور بەڕێوە ئەچێ لە هەموو دنیا لە هەر شوێنێک ئەمە ینی گەماڕوویەکی بەم ڕەنگە بەڕێوە بچێ هەڵوێست لە هەموو لایەکەوە دەرەکەوێت چونکە ئەمە کەمپێکە کە کۆمەڵێکی زۆر پەنابەری سیاسی تێدایە کاتێک تۆ ئەڵەی پەنابەری سیاسی مافی هەیە کە ژیانێکی ئارام بژی بەڵام لە کەمپی مەخموردا لە ڕابردووە بە تایبەتی لەم قۆناغەیە نەک بە ئارامی ناژین بەڵکو هەموو وەسایلەکانی ژیانیان لێ داخستون و گەمارویان خستۆتە سەری بۆ ئەوە ئێمە نەهاتون وەکو پێویستیانی لە باشووری کوردستان من تێناگەم ینی پارتە سیاسیەکان ئەوانی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە لەسەر مافی 100,000 کەس نێنە دەنگ لەسەر چی دێنەدە قسەمان لەسەر ئەو لایەنانە هەیە کە گوایە دروشمی جیاوازیان هەڵگرتووە گوایە ئەیانەوێت دژ بە نەعەدالەتی تێکۆشان بکەن ئێمە کە ئەتوانم بڵێم وەکو باشووری کوردستان خاوەنداریکی جدی دەرنەکەوت بەداخەوە لە برەوەی ئێمە هەنگاو بنین و ئێمە ڕاینە و دەوڵەتی بجوڵێنین ئێمە لە باکووری کوردستانەوە بینیمان کە کۆمەڵێک شاند و کۆمەڵێک پارلەمانتاری بە تایبەتی ژنان وەکو هەستکردن بە ئازارەکانی ژنان لە باکووری کوردستان و تورکیاوە لە پەرلەمانی تورکیاوە سەردانی باشووری کوردستانیان کرد بە تایبەتی ژنانی پارتە سیاسیەکانیان بینی و بە تایبەتی مژارێکی دانیشتن و کۆبوونەوەکان لەگەڵ هەموو ژنانی پارتە سیاسیەکان لەگەڵ لە پارتی دیموکراتەوە بیگرە هەتا ئەگاتە تەواوی پارتە سیاسەکان و ئێمەش لە ناوی داواکو تەفگەری ئازادی تەواوی ژنانیان بینیەوە داوا و پەیامی خۆیانیان گەیاندووە کە خاوەنداری لە ژنانی کەمپی مەخمور و لە تەواوی خەڵکی مەخمور بکرێت و ئەتوانم بڵێم تاکە پەرلەمانتارێکی ژن لە پەرلەمانی عێراق کە خاوەن وەڵام بوو بۆ داخوازیەکانی خەڵکی کەمپی مەخمور و پەرلەمانتارانی تورکیا مامۆستای ویسرا ڕەجەب بوو کە هەڵوێستێکی نواند و داوای شکاندنی ئەو بێدەنگیەی کرد داوای پێدانی مافی مەخمور و لابردنی ئەو گەماروەیە کرد لە پەرلەمانی عێراقدا هەرچەنە ئەتوان بڵێم وەڵامێکی ئەرێنی نەبووە لە لای ژنەکانی ترەوە کە دەستە جەمعی پشتیوانی داخوازیەکەی مامۆستای ویسرا بکەن و پێکەوە کارێکی بۆ بکەن بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفە بەلای ئێمەوە جێگەی تێڕامانە بەڕاستی کە بێدەنگیەکی بەو ڕەنگە هەیە بە تایبەتی تر ئێمە لە پەرلەمانتارە کوردەکان با بڵێن بێدەنگی هەبوو بەرامبەر بە لێدوانی ئەرشەد ساڵحی کە ئەڵێ 11,000 تیرۆریست بێگومان هەموو ئینسانێکی ئازادی خواز و هەموو بە تایبەتی کوردەکان و عەرەبەکانیش تەنە بە شیعە و سوننەوە هەمویان ئاگادارن کە ئەرشەد ساڵحی کێیە و لێ کێ دەعم ئەکرێ و کێهانی ئەدا و ئەسڵەن نوێنەری کێیە لە پەرلەمانی عێراقدا هەمومان نزانین کە دەوڵەتی ئەردۆغان دەوڵەتەکەی ئاکەپە ئەرشەد ساڵحی وەکو نوێنەرێکی خۆی بەکارهێنێ لە پەرلەمانی عێراقدا و لەبەرەوە بڕیارێکی یان ئەتوانم بڵێم لێدوانێکی تاسەر ئێسقان داگیرکەرانە کە هاتۆتە ناو پەرلەمانی عێراقەوە وەک چۆن لە هەوڵەکانی تری دەوڵەتانی داگیرکار حکوومەتی عێراق تا ڕادێکی زۆر توانیوێتی دەستبنیە بە ڕوویانەوە پێیان بڵێ ئێمە سەر بەخۆی خۆمانمان هەیە و ئێمە سەروەری خۆمانمان هەیە ناچار نین بکەوینە ژێر بڕیاری ئەوە ئێمە چاوەڕوانی ئەومان هەیە و هیوادارین کە لە پەرلەمانی عێراقیشدا وەڵامی کۆنکرێتی هەبێ بۆ داخستنی زمانی ئەو تیرۆریستانەی کە لەگەڵ ئەو هەموو پێشێلکاری کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خەڵکی باشووری کوردستان بەرامبەر بە خەڵکی گوندەکان بۆ هەموو بۆمبارانەکانی کە ئیکات ئەو هەموو قوربانی و سڤیلە هەیە قوربانیە سڤیلە هەیە و هەموو کۆمەڵکوژیە هەیە ئەم ئەرشەد ساڵحیانە دەستخۆشیەکەن پێویستە پەرلەمانی عێراق ئەم جۆرە کەسانە ببینێ و پێویستە حەسانەیان لێ بسەندرێتەوە کە بە کۆمەڵی خەڵکی پەنابەری سیاسی کە لە هەر شوێنێک بێ مافی خۆیانە ئەرکیان لەسەر دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانیشە کە ژیانێکی
ئازاد و ئاشتیانە و دیموکراتیانە و سەقامگیریان بۆ دابین بکە بۆیە ئەگەر پەرلەمانتارێ بێت بەم خەڵکە سیڤیل و پەنابەرە بڵێت تیرۆریست حەقوایە لێ پێچینەوەی یاسایی لەگەڵا بکرێت لە پەرلەمانە و حەقوایە متمانە و حەسانی لێ بسەندێتەوە. ئێمە وەکو خۆمان وەکو تەڤگێری ئازادی ئەتوانم بڵێم لە ڕێگەی مامۆستاویستراوە پەیامی تەڤگێری ئازادی گەیشتووە لە پەرلەمانی عێراقدا وەکوتر لیژنەیەکی ئێمە چ وەکو ژنان چ وەکو گشتی بە ئامادەبوونی هاوسەرۆکایەتی تەڤگەری ئازادیش سەردانی کەمپی مەخموری کردووەوە لە نزیکەوە ینی هاوبەشی معانات و کێشەکانیانی کردووەوە پاڵپشتی ئەوەی کردووەوە لە هەمان کاتە پەیوەندیمان لەگەڵ دەستگاکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەی دەوڵەتیەکان کردووە کە بەدەنگ بێن بەرامبەر بە ئەو پێشێتکاریانە و گەماروەیە کە لەسەر کەمپی مەخمور و خەڵکی سیڤیلی ئەو ناوچەیە هەیە. بەڵام وەکو ئاماژەشتان پێکرد بەداخەوە لەلای ئێمە کاتێکە شاندێکیش دێت پەیام ئەدات لایەنە سیاسیەکانی ئێمە کۆبوونەوە و دانیشتن زۆر جار کە ئەڵم لایەنە سیاسیەکانی ئێمە مەبەستم زۆرێک لە پارتە سیاسیەکانە لە باشووری کوردستان زۆر جار کۆبوونەوەکان هەر بۆ تێگەشتون دانیشتن و گفتوگۆیەک بکەن و چایەک بخۆن و میوە بخۆن بەڵام لە هەمان کاتە ئەبێت تێبگەی کە کۆبوونەوەکان پەیامی سیاسیان تەیە و پێویستە ئیشی لەسەر بکرێ کە ژنانی باکووری کوردستان هاتوونەتە ئێرە داوای یەکێتی نەتەوەی لە ئێمە ئەکەن داوای پێکەوە کارکردنی ژنان و یەک هەڵوێستی لە ئێمە ئەکەن پێویست هەیە کە ئێمە وەڵامێکمان هەبێ ئەو ژنانە لەو دۆخەیە لەژێر ئەو ژیانە ئاستەمە سیاسی کە لە باکووری کوردستان و تورکیا هەیە خۆیان گەیاندۆتە ئێمە کە پێیان وایە ئەم بەشەی کوردستان تا ڕادێک ئازادیەکی هەیە ئەتوانن لێرەوە کۆمەڵێک کاری جیاواز بکرێ بەڵام ژنانی پارتە سیاسیەکان لەبەرەوەی ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر سەربەخۆی خۆیانیان نییەوە گرێدراوی بڕیاری سیاسین کە لە سەروی ژنانەوە ئەدرێ بەداخەوە لە زۆرێک لەو حیزبانەیە بێدەنگیان هەڵبژاردووە کە ئەمە جێی خۆیەتی ڕەخنە بکرێت بۆ پرسێکی وەها دەنگیان نەبێ بەڕاستی جێگەی ڕخنەیە بۆیە من هیوادارم هەموو ژنان لە خۆمانەوە دەست پێ ئەەکەین کە هەموو ژنانی پارتە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بێنە لای یەکتر بتوانن هەڵوێستێک بەرامبەر بۆ پێشێلکاریانەی لەسەر خەڵکی پەنابەری سیاسی کەمپی مەخمور بەڕێوە ئەچێ بەدەنگ بێن و هەڵوێستیان هەبێ بە دڵنیایەوە و وەڵامێکیش بۆ ئەو شاندەی کە داخوازیەکی کردووە ئێمە وەڵامی ئەو ڕێز لە داخوازی و ڕێز لە هاتن و سەردانەکەیان بگرێت وابوو وەفدێکی پەرلەمانتارەکانی هەدەپە ژنەکانیان سەردانی باشووریان کرد و لەگەڵ زۆربەی حیزب و لایەنە سیاسیەکان کۆبوونەوە لە کۆبوونەوەکە کە هاتنە لای ئێمە دوو تەوەری سەرەکی هەبوو بۆ باس و لێکۆڵینەوە یەکەمیان باسی کەمپی مەخمور و دومیان باسی پرۆژەیەک بۆ ژنانی کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارچەکە لە ڕاستیایەکی لە تەوەری گفتوگۆکەمان لەگەڵ پەرلەمانتارانی هەدەفە کەمپی مەخمور بووم و ئەو معاناتەی کە ئەوان خۆشیان سەردانی کەمپەکان کردبوو ئەو معاناتەی بە تایبەتی کە بەسەر ژن بەسەر ژنی دووگیانیە و بەسەر مناڵیت لە کەمپەکەیە نەتیجەی و گەماروی کە لەسەریانە باسمان لەوە کرد و هەوڵی ئێمە لە ڕاستیە هەوڵەکانمان بەردەوامە لە ڕێگەی پەیوەندیکردنمان بە فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان ئەم وەڵامەمان وەرگرتەوە کۆمەڵێک پێداویستی تەندروستی و لە ڕووی مرۆیی و هاوکاریان کراوە و لە ڕووی تەندروستیشەوە ئەگەر حاڵەتی وان هەبوو بە مەسەلی ژنی دووگیانیان نەخۆش و ئەوانە کراوە بەڵام لە ڕاستیە لە ڕووی سیاسیەوە ئێمە لە هەوڵی بەردەوامین تا ئێستا چونکە ڕێگریەکان زۆرە و مەوزوعەکە تۆزێ ئالۆزە بەڵەو ئالۆزی چووە خێر بە هیچ شێوەیە ڕاز نییە ئەمە هیچ شتێک لە نەڕووی کەلتورەوە نە لە ڕووی ئاینەوە نە لە ڕووی مرۆییەوە نە لە ڕووی مافی مرۆڤەوە هیچ شتێک ئەمە قبول ناکە یان لە سەرانسەری هەموو دنیاە پەنابەر هەیە و پەنابەر ڕێزێکی تایبەتی ئەگیرێ لە وڵاتان جویان پێێن و معاشیان بۆ بڕنەوە شقام بۆ دابینەکەن ژیانیان بۆ دابینەکەن بەڵام بەداخەوە لە لای ئێمە تازە بە تازە لەوایین گەمارۆ بخرێتە سەریان و بە هەموو شێوێ ئێمە لەگەڵیان نین و ئیدانەی ئەەکەین و هەوڵیشتی بەردەواممان ئەبێت بۆ ئەوەی کەوا ئەو شتا ڕۆژە ڕۆژان کۆتایی پێبێت لە هەموو حاڵەتێکا کورد تیرۆریز نییە کورد سەلمانێتی بە هەموو میلەتانی دنیاکە میلەتێکی تیرۆریز نییە بە پێچەوانەوە ئەوەی تیرۆریستە دژمنانی گەلەکەمانن داگیرکەرانی وڵاتەکەمانن ئەوانن کە بە ئارۆزی خۆیان ئەم وڵاتەوە ئەو وڵات و داگیری هەرێمی کوردستانەکەن و داگیری خۆر ئاواکەن و ئەم لا داگیرەکەن ئەو لا داگیرەکەن و بە هەموو شێوەیە کورد ئەتوێنەوە کورد ئەچەوسێنەوە کورد سەلمانی بۆ هەموو دنیاکە میلەتێکی تیرۆریز نییە و ئەوانیش کوردن بەشێکن لە کورد بەشێکن لە کوردستان لەبەرەوە نازان من ئەو لێدوانە ئاگەم لەوە نەبووە بەڵام ئەگەر وای وتبێەوە شتێکی ڕاستی نەوتووە هی بە هیچ شێوەیە لەگەڵیانیم